وەک پێشتر بڕیاری لێدرا بوو. خۆپیشاندان و ناڕەزایەتی بازرگان و دوکاندارانی بەغدادی پایتەختی عێراق دژ بە زیادکردنی باجی گومرگی و سیستمی ئەسیکۆدای گومرگی بەڕێوە چوو. هاوکات لەگەڵ خۆپیشاندانی ژمارەیەک لە بازرگان و دوکانداران وەک نیشاندانی ناڕەزایەتیش دوکان و بازاڕەکان لە چەند ناوچەیەکی بەغداد داخران. باج زیادی کردووە، نازانن چۆن ڕێکی بخەن. ئەوەش بەهۆی تێکەڵبوونی بڕوانامە ساختەکانەوەیە. کێشەی ئەو خەڵکە بڕوانامە ساختەکانە کە زۆرێکیان پۆستیان پێدراوە کەسێکی ئابووری گونجاو دانەنراوە بەڕاستی نوێنەرایەتی خەڵک بکات. کەسێکیان لە دەرەوە نەهێناوە، ئەوەی دانراوە ڕاوێژکاری سیاسیە و نازانێت ئابووری چییە، نازانێت چۆن کارەکان بەڕێ بکات، نازانێت چۆن پلەبەندی لە نێوان بازرگان و هاوڵاتی و چینی هەژاراندا بکات. هەمویان وەک یەک هەژمار دەکات. هەروەها ناوەڕاست و باشووری هاوتا کردووە. حکوومەت هیچمان بۆ ناکات و شەڕمان لەگەڵ دەکات. شەڕ لەگەڵ بازرگانان و هاوڵاتیان دەکات. تعریفەی گومرگی نامەنتیقیەوە. من فانیلەیەک لە چینەوە بە 2000 دینار دەهێنم و بە 2500 دینار بەدەستم دەگات و فرۆشیار بە 3000 دەیفرۆشێت. واتای ئەو فانیلەیە گومرگەکەی 2000 دینار بێت و هاوڵاتی بە 4500 دینار بیکڕێت. بازرگانان پێیان وایە حکوومەت شەڕیان پێدەفرۆشێت. ئەو پێناسە گومرگەی ئێستا لە ژێر ناوی ئەسیکۆدا جێبەجێ دەکرێت بەلای ئەوانەوە نامەنتیقیە و بەهۆی گرانبوونی نرخەکەیەوە فرۆش کەم دەکاتەوە. من مادەکانی پیشەسازی ڕاوکردن دەهێنم بۆ کۆنتێنەرێک 66 وەرەقە دەدەم. چۆن باجم لێوەردەگرن کابڕەکەی $10,000. پرسیارم کردووە کە ئایا باج کەلوپەلەکانم دەگرێتەوە، دەڵێن نەخێر لەبەر ئەوەی ئەوە ڕیسایکلینە. ئێستا لە وڵاتەدا لە شوێنێک بە زۆرێکە و لە شوێنێکی دیکە بە زۆرێکی دیکەیە. ئەوەش نابێت، دەبێت لێکۆڵینەوەی لەبارەوە بکرێت. ئەسیکۆدا سیستمێکی نێودەوڵەتی بەڕێوەبردننی گومرگیە کە لە 108 وڵاتی جیهان کاری پێدەکرێت و بە شێوەیەکی ئەلکترۆنی بڕی گومرگ بە گوێرەی کاڵاکان ڕوون کراوەتەوە. بەڵام وەک بازرگانان ئاماژەی پێدەکەن کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵاکان دەبێت. جگە لە ناڕەزایەتی بازرگان و خاوەنکاران، سەپاندنی سیستمی ئەسیکۆدا ڕوبەڕووی تانەی یاسایش بووەتەوە و بڕیارە ڕۆژی چوارشەممەی ئەم هەفتەیە دادگای باڵای فیدراڵی لەو بارەیەوە بڕیار بدات. فشارێکی زۆریش هەیە کە ئەنجومەنی نوێنەرانیش گفتوگۆی ئەو بابەتە بکات.